بەڵام ئەم ڕۆمەوێ هەواڵێکی خۆش جیاواز لە هەواڵەکانی پێشووترمان بە خەڵکی بڵێنەویش ئەو پرۆژانەیەکە لەلایەن شارەوانی کەرکووکەوە بۆ 2025 جێبەجێکرێت کە زۆرینەیان لە خزمەتگوزاری خۆیانە بینەوە و بۆ ئەو گەڕەکانن کە پێشتر پاراوێز خراببوون یا خودبارەوە کارێک بێ بێبەش کرابوون لە خزمەتگوزاری لە قیرتا و لە کۆنکرێتکردن لە گەیاندنی تۆڕەکانی ئاوە ئاوەڕۆ کۆمەڵێک پرۆژەی تریش بە هەمان شێوە من زیاتر تیش کە خەمە سەر و پرۆژانی کە پێوەستن بە شارەوانی کەرکووکەوە کە لە 2024 کۆمەڵێک پرۆژەی جیاوازیان جێبەجێ کردو لە کۆنکرێتکردن و لە سەب و لە زیادکردنی ڕێژەی سەوزایی لە 2025 شا بە هەمان شێوە کۆمەڵێک پرۆژەی جیاوازیان هەیە لە ئێستاداوکە و پلان خراوەتە بەردەم ئیداری کەرکووک و بەڵێن ڕەوانەی بەغدا کراوە هەوڵەدەم کاگەحمەد بدوێنم کە بەڕێوەبەری شارەوانی کەرکووکە بۆی کە بتوانین گفتوگوی لەگەڵا بکەین سەبارەت بە پرۆژەکانی ئیداری کەرکووک یا خۆ شارەوانی کەرکووک کاگەحمەد سڵاو لێبێ پرۆژەکانتان چییە بێ کە گرنگترینیان وەکو مژدەبی دێ بە خەڵکی پارێزگای کەرکووک بەڵێ ئێمە لە ساڵی 24 کۆمەڵی پرۆژەمان جێبەجێ کرد بۆ نمونە ئەو پرۆژانەی کە لە ناو کۆڵانەکان قیرتاوکردن و سەبکردنێکی زۆرمان کرد ئەتوانم بڵێم لە ماوەی 4 مانگی ئەخیرە تقریبا 300,000 متر دووجار کۆنکریتمان کرد و بۆ پرۆژەکانیشمان بۆ 2025 بریتیە لە چەند پرۆژەیەکی استراتیجی نەفەقێکمان هەیە لە فلکەی ئەحمەدی خانێ و نەفەقێکشمان هەیە لە لای گەراجی بەغا ئەمە تەبعاً نەفەق و مجەسەرن و نۆژەنکردنەوەی ڕێی دەواازەی با بڵین ڕۆیشتن و هاتن بۆ سلێمانی ئەمانە چەندین پرۆژەی کەشمان هەیە و بە هەمان شێوە دروستکردنی دوو باخچەی گەورە یەکێکیان لە باکووری کەرکووک و یەکێکیان لە باشوور بە تقریبا نزیکی 10 ملیار دینارە هەر باخچەیەکیان و مەساحەکەیشی 100 دۆنمە ئەمە تەنها پرۆژە سەرەکیەکانە حتمما بۆ ناو گەڕەکانی کەرکووکیش کۆمەڵێک پرۆژەتان هەیە بەڵێ بە هەمان شێوە ئێمە بەداخەوە ناتوانین ناو شار وەکو ناو تەسمیمی کەرکووک ئیش بکەین قیرتاوکردن یاخود کۆنکرێتکردن بەڵام لە دەرەوە ئەو گەڕەکانەی کە ئەکەوێتە سنووری کەرکووک ئیشێکی زۆرمان بۆیان با بڵین جێبەجێ کردووە لە 24 و ئەم ساڵیش هەمان شێوە ئیشمانەیە کاک ئەحمەد ئێستاگە بڕێتە گەڕەکان بەتایبەت و گەڕەکانی چەند ساڵێک بوو پشتگوێ خرابوون یعنی لەم 4 مانگەیەوە توانیتان کارێکی زۆری تیا بکەن هەمووان ستایشی هەوڵەکانی ئێوەکەن لە 2025 زام کارە بەردەوام بێ بۆ گەڕەکانە بەڵێ ئەوەی ڕوونە لای جەنابتان ئێمە جەنابی پارێزگار هەوڵێکی زۆری داوە بە تایبەتی ئەگەر بینیوێتتان ئێمە بە شەو بە ڕۆژ ئیشەکەین لە گەڕەکەکان و کارێکی زۆرمان کردووە یعنی ئەو قیرتاوکردن و کۆنکرێتکردنەی کە لەم 4 مانگە کراوە ئەتوان بڵێم لە ماوەی 2 ساڵە نەکراوە لە 2025 بەردەوامە بێت بە هەمان شێوە بەردەوامە بێ و زیاتریشە بێ